هەڵمەتی بانگەشە چرتر دەبێتەوە و لیستی 247 قۆناغێکی دیکەی هەڵمەتەکەی دەست پێ دەکات. ترسی تورکیا لە هەسەدە و مەزلوم عەبدی دەگاتە لووتکە و داوای ڕێ و شوێن دەکات. دەمیرتاژ لە زیندانەوە لەبارەی پرۆسەی ئاشتی تورکیا پەیامێک بڵاو دەکاتەوە. هەڵمەتی بانگەشەی لایەنەکان لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن چرتر دەبێتەوە. یەکێک لەو لایەنانەی کە بۆ یەکەم جارە بەشداری هەڵبژاردن دەکات لیستی 247 تەڵتینە بە سەرۆکایەتی دکتۆر ڕەعەد ڕەفعەت لە پارێزگای هەولێر. ئومێد ئەکرەم سەرپەرشتیاری هەڵمەتی بانگەشەی لیستی 247 بە ستاندەری ڕاگەیان قۆناغی یەکەمی بانگەشەمان تەواو کرد کە بریتی بوو لە هەڵواسینی پۆستەر لە سەرجەم ناوچەکانی سنووری پارێزگای هەولێر. لە بەیانیەوە قۆناغی دووەم دەست پێ دەکەین کە کۆبوونەوەی جەماوەری و هەڵمەتی دەرگا بە دەرگای لیستەکەمانە بۆ زیاتر ناساندنی کاندیدەکەمان بە دەنگدەرانی سنووری پارێزگای هەولێر. وتیشی بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستا پێشوازی دەنگدەران بۆ لیستەکەمان لا سەرووی پێشبینیەکانمانەوەی و ئومێدی سەرکەوتنمان زۆرە. لانوێترین دیداری داهاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیان ئەسەدا وەکو ڤایرۆس وایە وای کرد حکوومەتی سووریا لەگەڵیان تێکەڵ نەبێت. داواشی کرد حکوومەتی سووریا لەگەڵیان تێکەڵ نەبێت. وتی ڕێگە مەدەن هەسەدە بێتە ناو سوپای سووریا چونکە پێی وایە هەسەدە وەک ڤایرۆسی کوشندا دەتوانێت دیمەشق لەناو بەرێت. با بڕوای چاودێرانە ئەو ترسەیان قەڕە لە هەسەدا پیشانی دەدات کە هێزەکانی سووریای دیموکرات لەو پەڕی بەهێزیدان بەهۆی پشتیوانی ئەمریکاوە بۆیە لە هەر نزیک بوونەوەیەک لەگەڵ سوپای سووریا وا دەکات هەسەدا ببێتە هێزێکی سەرەکی لە ناو سوپای سووریادا کە ئەمەش پێچەوانەی خواست و ستراتیژێتی تورکیایە کە دەیەوێت لە سووریا کوڕژێر دەستە بێت و نەبێتە خاوەنی قەوارەی خۆی. هاوسەرۆکانی دەم پارتی سەردانی سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپەیان کرد. باوتەی هاوسەرۆکی دەم پارتی دەمیرتاش وتوویەتی بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی بەرەو پێش بچێت دەبێت یاساکان بگۆڕدرێت. باوتەی هاوسەرۆکی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی دەمیرتاش و ئەو زیندانیانەی سەردانیان کردوون تا 2 سات پشتیوانی دەدەنا پرۆسەی ئاشتی و دەمیرتاش وتوویەتی بۆ ئەوەی پرۆسەکە بە تەندروستی بەڕێوە بچێت دەبێت هەنگاو بنرێت و چاکردنی یاساکان پەلەی تێدا بکرێت. جێی باسا سەلاحەدین دەمیرتاش لە ساڵی 2016ەوە لە چوارچێوەی پرۆسەی سیاسی جیاوازدا داوانەش دۆسیەی کۆبانێ لە زیندانی ئیدرینا ڕاگیراوە.